کانیشایی کۆنترین کاروانسەرایی نیشتیمان. دەشتی بە پیتی بازیان لە باکووری خۆر ئاوای سلێمانی لە هەر چوارلاوە زنجیرە چیاکان وەک شوورەیەک دەوریان داوە. دەربەندەکانی بازیان باسەڕە، تاستۆجە و دێلێژە ئەم دەشتا بە ناوچەکانی سلێمانی و سەنگا و کەرکووک و قەرەداغەوە دەبەستێتەوە. ئەم هەڵکەوتە ستراتیجی و لەباری ئاو هەوا و بوونی چەم و کانیەکی بچووک هۆکار بوون کە ئەم ناوچەیە لە ڕووی ڕۆک و درەخت و ئاژەڵی کێویەوە دەوڵەمەند بێت. ئەمەش هۆکارێک بوو بۆ ئەوەی هەر لە کۆتاییەکانی چاخی بەردینی کۆنەوە ژیانی مرۆڤ لەم ناوچەیەدا دەست پێ بکات و تا ئەمڕۆ بەردەوامی هەبێت. شوێنەوارێکی زۆر گرنگە چونکە یەکەم نشینگە لەم شوێنەدا 7000 ساڵەمە بەربووە. لە سەردەمی شارستانەتی عوبەیددا ئەم شوێنە نزیکەی 2500 ساڵ بە بەردەوامی ژیان تێیدا بەردەوام بووە. گردی کانیشایی کە لە لای خەڵکی ناوچەکە پێشی دەوترێت گردی دەروێشان بۆ یەکەم جار لە دەوروبەری 7000 ساڵ لەموبەر ژیان لە کانیشایی دەستی پێکرد. هەروەک دەبینین ئەم شوێنە ڕۆڵێکی گرنگی بینیوە بە پێی جۆری ئەو بەڵگە مادیە شوێنەوەریانەی کە لەم شوێنەدا لە ڕووپێوەکانی ساڵی 2012دا دۆزیمانەوە. هەروەها بڕوانین لەو وێنانەی شوێنەوارەکە و دەوروبەری کە لەلایەن مانگە دەستکردەکانەوە گیرابوون. ئەوەیان نیشان دەدا کە کانیشایی کەوتۆتە شوێنێکی گرنگەوە لە ناوەڕاستی دەشتی بازیان کە کەم تا زۆر بە یەک ڕاستەهێڵ ڕووی لە دەربەندی تاسڵجەیە کە ڕێگە و دەربەندەکە بەرەو دەشتەکانی سلێمانی لە نێوان هەردوو دەربەندەکەی تاسڵجە و باسەڕەدایە کە چەمەکەی تەیناڵ پێیدا تێدەپەڕێت و زنجیرە چیای قەرەداغ دەبڕێت و لەو لای تری دەربەندەکەوە چەمەکە تێکەڵ بەڕووباری تاوق دەبێت. ئێمە دەمانزانی دەربەندی بازیان هەر لە سەردەمی ئاشووریەکانەوە هەتا سەردەمی عوسمانەکان گرنگی خۆی هەبوو. کاری سەرەکی دانیشتوانی ئەم ئاوەدانیە بازرگانیکردن بوو. لە کۆتایی چاخی بەردینی نوێ و سەرەتای چاخی بەردینی کانزاییدا لادەیەک لە کانیشایی دروستکرا و پاشان وردە فراوان بووە بە سنتەرێکی بازرگانی گرنگ. لە چاخی بەردینی کانزایی و لە 1400 پێش زایندا چەندین نشیگەی گرنگ لە ناوچە جیاوازەکانی زاگرۆس و پێدەشتەکانی میزۆپۆتامیادا دروستکران. ئەم نشینگانە پەیوەندی شارستانی و بازرگانیان لە نێواندا بوو جگە لە گڵێنەی سەردەمی شارستانیەتی عوبەید. لەم سەردەمەدا گلێنەی شارستانیەتی دالما لە کانیشایی بەکارهێنراوە. ئەمەش بەڵگەیە بۆ بوونی پەیوەندی بازرگانی و شارستانی لە نێوان کانیشایی و تەپە دالما و ناوچەکانی نێوانیان لە باشووری خۆر ئاوای دەریاچەی ورمێ. ئێمە دەمانزانی کانیشایی شوێنێکی گرنگ بووە. پرسیارەکە ئەوە بوو چی لەوێ ڕوویداوە؟ ئەو کۆمەڵگانە کێ بوون کە لەوێ نیشتەجێ بووبوون؟ چ جۆرە پەیوەندیەک و کارلێکیشان لەگەڵ ناوچەکانی تر هەبووە؟ ئایا دەتوانین شارستانێتی ئەم شوێنە لەگەڵ ناوچەکانی تری میزۆپۆتامیا پەیوەست بکەینەوە؟ ئایا دەتوانین پێویستیان بکەینەوە بەو کۆمەڵگانەی لە زاگرۆز نیشتەجێ بوون؟ کە لەم سەردەمانەی پێکاتنی ئەم کۆمەڵگانەدا زۆر کەم لە بارەیانەوە دەزانین. ڕۆڵی کانیشایی چی بووە لە دروستکردن و پێکەنانی سیاسەتە ئاڵۆزەکاندا؟ ئەمانە هەندێک لەو پرسیارانە بوون کە ئێمە گرنگیمان پێدەدان. هەروەک گوتم هەر لە یەکەم سەردانماندا بۆمان دەرکەوت کە شوێنەوارەکە لەو سەردەمانەدا مرۆڤ لێ نیشتەجێ بوو و بەم شێوەیە ڕاستەوخۆ بڕیارماندا کە ئەم شوێنە یەکێکە لەو شوێنەوارانەی کە ئێمە بەدوایدا دەگەڕین. لەم کاروانسەرایەدا بە سەدان کاروانچی و کۆڵبەر کاریان دەکرد. دۆزینەوە شوێنەواریەکان لەم شوێنەوارە ئەوەیان سەرمان کە زیاتر لە 5000 ساڵ لەموبەر و لە سەردەمی شارستانیەتی ئوروکی سومەریدا لە کانیشایی زیاتر لە 1200 کاروانچی و کۆڵبەر پێکەوە نانیان خواردووە. ئەمەش بەڵگەی دۆزینەوەی زیاتر لە 1200 قاپی گلێنەی لێوارلاری سەفەری کە لەم سەردەمەدا بۆ ناندانی کاروانچی و کۆڵبەر و کرێکارەکان دروست دەکران و بەڕیز دەوەستان و ژەمە خواردنیان لەو قاپە گلێنەیانەدا وەردەگرت و پێکەوە نانیان دەخوارد. لە کانیشایی زیاتر لە 20 چاپی مۆر دۆزراوەتەوە. دۆزینەوەی ئەو ژمارە زۆرەی چاپی مۆر بەڵگەیەکی گرنگی چڕی و زۆری مامەڵە بازرگانیەکانە لەم شوێنەدا. چاپی مۆرەکان هاوسەردەمی شارستانیەتی ئوروکی سومەری و بەرەبەیانی بنەماڵە سومەریەکان بوون. هەرچەندە تا ئێستا بەڕۆنی نازانرێت
کە دانیشتوانی کانیشایی لە چنەتەوە و هۆزێکی دێرین بوون بەڵام بەپێی تۆمارە مێخیەکانی ناوچەکانی تری میسۆپۆتامیا لەم ناوچەیەدا هەر لە بەرەبەیانی بنەماڵە سومریەکانەوە لولوبیەکان ژیاون و ئەم ناوچەیە لە ناوەڕاستی هەزاری سێمی پێش زایندا سەر بەشانشینی خامازی لولوبیەکان بووە کە باوەڕ وایە پایتەختەکەیان لە سەرچیای ئەزمەر لە خەمزەی ئێستا بوو بێت. لە ساڵی 2013دا یەکەم کنۆپشکنینمان لە کانیشایی دەست پێ کرد و هەموو شتێک چەسپێنرا و بۆمان دەرکەوت کانیشایی لە چەند سەردەمێکی تریشدا ئاوەدان بووە. لە کاتی دەستکردن بە کنۆپشکنین لە گردەکەدا گۆڕستانێکمان دۆزیەوە لەوانەیە بۆ ساڵانی سەرەتای سەدەی 20 زاینی بگەڕێتەوە. گۆڕستانەکە لەسەر گردەکە دیار نەبوو. ئەگەر بمانزانیا لەسەر گردەکە گۆڕستانێک هەبووە لەوانە بوو بە دڵنیاییەوە ئەو شوێنەمان هەڵ نەبژاردایە بۆ کنۆپشکنین. بەڵام کاتێک کە کنۆپشکنینمان کرد ئەو گۆڕانەمان دۆزیەوە. پلانی کارەکەمان بە تەواوەتی نەگۆڕی. چونکە ئێمە لە بنەڕەتدا دەبوو کنۆپشکنین لە چینێکی چاخی بڕۆنزی سەرەتا و چینێکی کۆتایی چاخی بەردینی کانزایی لەو شوێنەدا بکەین. بەڵام بەهۆی بوونی ئەو گۆڕانە و بڕیارماندا چەندین هەفتە کاری ورد بکەین بۆ ئەوەی بە وریاییەوە کنۆپشکنین لەو گۆڕانەدا بکەین. گۆڕەکان گۆڕی ئەو کوردانە بوون کە لە ناوچەکە ژیاون و لە دوای مردنیان لە گردەکەی کانیشایی بە شێوازی گۆڕی موسڵمانان ڕۆقی بلا نێژرا بوون. بەڵام جیاواز لە گۆڕی ئاسایی کە نابێت هیچ کەلوپەلێک لەگەڵ مردووەکەدا بنێژرێت. سێ لە گۆڕەکان گۆڕی مناڵی 3 بۆ 4 ساڵان بوون کە بە خشل و ملوانکە و دەستبەند و کوژەکە و سەر و کڵاوە نێژرا بوون. یەکێکیان سەر و کڵاوەکەی 500 پڵپڵەی برۆنزی پێوە بوو. ئەمە ژواتای ئەوەیە کە کفن نەکراون بەڵکو بە جوبەرگەکانی خۆیانەوە نێژراون. بەم شێوەیە هۆکاری ئەوەی کە ئێمە ئەم شکنینەمان لەم گۆڕانەدا ئەنجامدا ئێمە ویسمان درێژە بە توێژینەوەکانمان بدەین دەربارەی مێژووی کورد کە لەوانەیە کەمێک لەبیر کرابێ یا تێگەیشتنی کەم لەبارەیەوە هەبێت. بە تایبەت لە سەدەی 19دا کە زانیاری زۆر دەربارەی مێژووی سیاسی کوردستان هەیە. هەندێک لەو بەرهەڵسکاریانەی کە لە کوردستاندا سەری هەڵدا دژی عوسمانی سەفەویەکان پێم وابێ ئەو دەرفەتەی کە هەمان بوو بۆ کنۆپشکنین لەم گۆڕانەدا دەرفەتێک بوو دەربارەی مێژووی نەی کوردستان فێربووین دەربارەی خەڵکی ئاسایی خەڵکی ئەو کاتێک کوردستان بە تایبەت خەڵکی ئەو ناوچانەی کە لەوێ لە سەدەمی نوێدا لەو ناوچەیە نێژرا بوون. وهروەها توانیمان لە ڕێگەی ئەم توێژینەوە بیان گەڕینەوە بۆ ژیان بزانین ژیانی ئەو مرۆڤانە چۆن بوون لەو کاتەدا توێژینەوەیان لەبارەوە بکەین. بە دڵنیاییەوە دوای ئەم کنۆپشکنینە کە لەو گۆڕانەدا کرا لەگەڵ هاوکارە کوردە شوێنەواناسەکانمان دووبارە ئێسکەکانی مردوەکانمان لە گۆڕستانێکی تر بە ئامادەبوونی ئیمامێک بە پێی شەریعەتی ئیسلام ناشتەوە. بەدڵنیایەوە ئەمەش ڕێکارێکی ئاساییە. لە وەرزی دووەمی کنۆپشکنیندا هەوڵماندا زیاتر تێبگەین کە لەوێت چی کراوە. لێرەدا ئێمە باسی پاشماوە بیناسازیەکان دەکەین کە لە بەشی بچووک بچووک دروستکرابوون. ڕاستەوخۆ ناتوانین بڵین ئەو پاشماوە بیناسازیانە چی بوون کە ئێمە قسە لەسەر پاژماوەی بیناسازی دەکەین کە دیوارەکانی لە خشتی قوڕ دروستکرابوون و هەندێک جاریش مۆرە قوڕ بۆ دروستکردنی دیوارەکان بەکارهێنرابوون. دیوارەکان لەسەر بناغی بەردین دروستکرابوون ئەوەی پەیوەستە بە ئاگردانەوە هەندێک کات بە ئاگردانی بچووکەوە. هەروەها لە ناوچەی ژمارە ئەیدا شوێنێکی ئاگردانی گۆشت برژاندنمان دۆزیەوە. هەروەها ژووری کەندومان دۆزیوەتەوە کە بۆ هەڵگرتنی دانەوێڵە بەکارهێنرا بوو. بەپێی ئەو بەڵگانەی کە لەوێت دۆزیمانەوە ئەم ژووری کەندووە بە تەواوەتی لە کاتی خۆیدا سووتێنرا بوو لەبەر ئەوە بە چینێک و توێژاڵێکی باش پارێزرا بوو. دانەوێڵە و کای دانەوێڵەی سوتاومان لەوێت دۆزیەوە. ئەم سەنتەرە بازرگانیە گرنگ و دۆڵەمەندەی کانیشایی لە دەوروبەری 3400 ساڵ پێشداین سوتاوە. لە کاتی ئەم سوتانەدا کانیشایی یەکێک بوو لە سەنتەرە بازرگانیە گرنگەکان کە پەیوەندی لەگەڵ بەشێکی گرنگ لە نشینگە بازرگانیەکانی ئەم سەردەمی شارستانیەتی ڕووکە بووە. نازانێت ئەم سوتانە بەهۆی ڕووداوێکی سروشتیەوە بووە یان بەهۆی هێرشی دوژمنێکەوە بووە. پاشدابڕانێک دووبارە کانیشایی ئاوەدان دەکرێتەوە و گرنگی ئابووری و بازرگانی خۆی بەدەست دێنێتەوە تا ساڵی 3100 پێشزین ژیان تێیدا بەردەوام دەبێت. دواتر بۆ ماوەی 200 ساڵێک چۆڵ دەکرێت و پاشان لە دەوروبەری ساڵی 2900 پێشزیندا کانیشایی ئاوەدان دەکرێتەوە و گرنگی و ئابووری و بازرگانی دەست پێکاتەوە هەتا هێرش و داگیرکاری ئەکەدیەکان بە ئاوەدانی ئەمێنێتەوە. لەو کاتەدا لولوبیەکان ناوچەکە چۆڵ دەکەن. بە تەواتی دڵنیا نین کە بۆچی خەڵکەکە لەو کاتەدا لە کۆتایی چاخی بڕۆنزی سەرەتادا شوێنەکەیان بەجێهێشتووە. بەڵام کۆتا گەورەترین نیشتەجێبوون لە کانیشایی ڕاستەوخۆ پێش سەردەمی ئەکەدی بوو
ئەمەش واتای ئەوەیە کە لەوانەیە لەژێر پەستانی هەرشی سەربازی ئەکەدیەکاندا خەڵکەکەی کانیشایی و بازیان و هەموو ناوچەکە پێکەوە ناوچەکەیان بەجێشت. بە دڵنیاییەوە لەوانەیە هەرشە بەناوبانگەکەی پاشانە ڕامسینی ئەکەدی بۆ سەر ئەم ناوچەیە کە لەم کاتەدا لۆلوبیەکانی لێنیشتە جێبوو بوون بۆتە هۆی ئەوەی دانیشتوانەکەی کانیشایی و هەموو ناوچەی بازیان ئێرە بەجێ بێڵن و دەستبەرداری بن. ئیلو نارامسین دانو سیدور شادوئی لولوبوم ئالی ئیبخوڕونیما. بەو شێوەیە دوای دەوروبەری 1000 ساڵێک لەم ڕووداوە بەڵگەمان دەستکەوتووە کە مرۆڤ لە کانیشایی نیشتەجێ بووە و بەڵام لەسەر گردەکە نا بەڵکو لە دەوروبەری گردەکەدا. ئەمەش لە دەوروبەری سەدەی 12 پێش زایندا لە دەوروبەری گردەکە لادێکی بچووکیان دروست کرد. بەم شێوەیە دووبارە ژیان لە کانیشایی دەستی پێکردەوە و بۆ هەزاران ساڵ بەردەوام بوو لە سەردەمی ئاشووری نوێ و سەردەمی ئەشکانی و ساسانی و سەرەتای ئیسلام و سەردەمی ئیسلامی ناوەڕاست و هەروەها لە سەردەمی عوسمانیدا چەند لادەیەک لە دەوروبەری کانیشایی هەبوو. ژیان لە کانیشایی بەردەوام بوو تا وردەوردا ئەم شوێنە گرنگی لەدەستدا. ئەمەش لەوانەیە بەهۆی گۆڕینی ڕێگەی بازرگانی یان مەترسی داگیرکاریەوە بوو بێت. پاش دابڕانێکی 3000 ساڵی لە سەردەمی عەباسیەکاندا لە سەدەکانی 11 تا 13 زاینی کانیشایی لەلایەن خەڵکی کوردی ناوچەکەوە ئاوەدان کراوەتەوە. پاشان خەڵکی لادێکانی نزیک گردەکە مردوەکانیان لەسەر گردەکە دەناشت. یەکێک لەو بەڵگە شوێنەواری گرنگانی دۆزراونەتەوە لەسەر تابلێتێکی قوڕین مۆرێکی لولەی سەردەمی شارستانیەتی ئوروک کە دیمەنێکی تەگمەنی لەسەر هەڵکەندراوە. ئەویش بازرگانی ئاسک یان بزنەکێوی ناوچەکەیە. لە دیمەنەکەدا بازرگانێک 5 بزنەکێوی لە بەلەمێک بار کردووە و خۆی ئامادە کردووە بۆ سەوڵ لێدان. بازرگانەکەی تریش لە وشکانیەوە ماڵ ئاوایی لێ دەکات. ئەم دیمەنە ئەوە دەدەخات کە لە کانیشاییەوە بازرگانی ئاژەڵە کێویە دەگمەنەکان بۆ شارە سومەریەکانی باشووری میسۆپۆتامیا ئەنجام دراوە. بازرگانیەکە لە ڕێگەی ئاویەوە بووە. بۆ ئەم مەبەستەش لەوانەیە ڕووباری زەی خوار و بەکارهێنرابێت کە دەکەوێتە خۆر ئاوای دەشتی بازیان. چاپێکی تری مۆری لولەی کە وێنەی چەند کەسێکی لەسەر و مۆرێکی بازرگانیە بۆ دەوروبەری 2800 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە لە شێوازی مۆرەکانی بنەماڵەی دووەمی سومەری دەچێت. ئەم مۆرە و هاوشێوەکانی بەڵگەن کە دانیشتوانی ناوچەکە پەیوەندی و بازرگانی و کارگەری و شارستانیەتیان لەگەڵ سۆمەریەکاندا هەبووە. هەروەها چرای برۆنزی و کەمۆڵەی شوشەی جۆرا و جۆر لە کانیشایی دۆزرانەوە. هەموو ئەو پارچە شوێنەوارانەی کە لە کانیشایی دۆزیمانەتەوە لە مۆزەخانەی سلێمانی هەڵگیراون و هیواخوازین بەشێکیان نمایش بکرێن بۆ ئەوەی خەڵکی لە کاتی سەردانی مۆزەخانەدا بیان بێنن. ناوچەکانی دەوروبەری کانیشایی خۆی بە شێوەیەکی چڕ و پڕ کشتتوکاڵی خانی پلاستیکی لێ دەکرێت و بازیان وەک شوێنێک کە ژمارەیەکی زۆر کارگەی لێ و کشتتوکاڵی تێدا دەکرێت بە شێوەیەکی خێرا ڕووی زەویەکەی دەگۆڕێت و کاریگەری سەر جوگرافیەکەی کردووە. بەدڵنیایە و بێگومان ئەمانە دەبنە هۆی پێشکەوتنی ئابووری. ئەمەش کارێکی گرنگە، بەڵام ئەمە کەمێک کێشەیە کە لە نێوان ئەم پێشکەوتنە و پارێزگاریکردن لە سروش و شوێنەواری بازیان و کەلەپوری شوێنەوارەکەیدایە. لە ڕێگەی ئەم پرۆژەی کنەوپشکنینەوە هیوادارین تیژک بخێنە سەر هەموو بازیان کە شوێنێکی گرنگە لە مێژوو کوردستاندا. گرنگە زانیاری زیاترمان دەربارەی مێژوو و شوێنەوار و پاشماوەکانی دەست بکەوێت و بیان پارێزین. خۆشبەختانە شوێنەوارەکانی بازیان زۆربیان بچووکن و کارگە و کشتتوکاڵی ژێر خانۆپلاسیکەکان بەبێت یەکدانی شوێنەوارەکان ئەنجامەدرێن. بەهۆی کشتتوکاڵ و چەندین کارگەی چیمەنتو و پاڵاوگا لە دەشتی بازیان سروشت و شوێنەوارەکانی ناوچەکە لە مەترسیدان و تا ئێستا ڕێگە چارەیەک نییە بۆ چارەسەرکردن و ڕزگارکردن و پاراستنی ئەم شوێنەوارە گرنگانی دەشتەکە و سروشتەکەی دەوروبەری.